هەشارە ئیبراهیم پاشایە بابان ژن و هەڵبژارتن سڵاو دکە دناو جەرگێ پایتەختێ ڕەوشەمبیریێدا سلێمانیە ئەم بەحسێ خراپ بکارئینانە تەکنۆلۆژیایەتکەین ئەم بەحسێوان قوربانیên ژنکێنین بوونە قوربانیە سۆشیال مەدیای بگشتی وڵاتێمە کینە سەبەب ڕێنماوی یاسانە نەهوشیاریە جوواکیە یانجی جارنا ژن بخۆنە ئەم هورگولی لەسەر vê pirsê disekinin dûvdaçûnekê rojnamevanî bû vê pirsa girêng dikin li paytextê Rewşenbîrî Silêmaniyê hûn jî bi me re bir. کوێستان لەتیف لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ئامادەیی لە سلێمانی تەواو کردووە. بەکالۆریۆسی لە بواری ئایتی هەیە. بەشداری چەندان کۆڕ و سیمیناری ناوخۆ و نێودەوڵەتی کردووە. زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دەزانێت. بەلێهێژان لە پاژوی دەری van دیواران لە سلێمانیê کاندیدێکی هەیە ku کاندیدا پارتیا دموکراتا کوردستانê em diçine nav hundirê mala wê sohbet muhebetê dikin li kêleka wê proje û planên wê aşkera dikin eger hatû biçîte berleman. Koêstan xan spêdate baş. Hêjan sifreya kandîda Partiya Demokrata Kurdistanê li Silêmaniyê Koîstan Xan me jina bi hev re kom dike. Li ser vê sifreyê rengên cuda hene, daşteyeke rengîn e, reng û şêwazê Silêmaniyê pêve diyar e. Koîstan Xan te pêştirî berê xwe kiriye bername me jina helbijartin. Jina helbijartin pirsyara yekem ji mêvanên xwe kandîd dike ew e em dixwazîn armanca te bizanîn. Tu dê biçiya parlemanî çi bikî te biçî xwe kandîd kiriye. سەرەتا بەخێراتنتانەکەم گەلێک خۆشحاڵ بووم بە بینینی ئێوە حەزەکەم لە سەرەتایی هەر باسێکی سلێمانی بکەم بە حکومەوەی کە ئافرەتم ڕاستە کاندیدی پارتیم بە بازنەی کوردستان و هەموو کوردستان بە مڵکی خۆت مەزانم بەس حەزەکەم هەندێک تایبەتمەندی سلێمانی باسکەم سلێمانی شارێکە شارێکی فرەیە شارێکی زیندوە شارێکە بەردەوام لە گۆڕانکاریە شارێکە ڕۆڵی هەبووە لە مێژووە لە سەردەمە جیاوازیەکانە بەردەوام حرەکەی ڕۆشنبیری و حرەکەی سیاسی لەم دەڤەرە لە هەڵقوڵانە بووە بۆیە من حەزەکەم ڕۆڵێکی کاریگەرم هەبێ بەوەی کە هەنگاوێکی بەرەو پێش بوونی سیستەمی سیاسی هەم بۆ ئافرەتیش لەم دەڤەرە جێدەستمان دیارێت شکسپیرە لێڵێ توبی ئۆرنۆ توبی ینی هەبم یان نەبم ئێمەش وەکو ئافرەت ئەمانەوێ هەبین ئامانجم لە پەرلەمان کۆمەڵێ شتی گرنگە یەکەم شت کە پێویستەکە وەکو واجب لەسەر شانم ئەوەیە کە بەرنامەی هەڵبژاردن و استراتیژی بەرنامەی ئینتیخاباتی پارتی جێبەجێکن لەناو ئەوە چەند خاڵێک گرنگە وەکو ئافرەت ئەمەوێ جەختی لەسەرکەمەوە ڕیفۆرمی ئابووری یەکێکە لە ئامانجەکانم پێویستەکە کاری لەسەر بکەین خاڵی دووهەمیش وەکو ئافرەت بەڕاستی ئەمەوێ ببمە هۆکار بۆ ژینگەیەکی یەکسانی بێت و نوتیژی بخڵقێن بۆ ئافرەتی کورد چونکە ئافرەتی کورد یەکێکە لەو ئافرەتانی کە سمبولی ئازایەتی و جوانیە بە تایبەتی لە سۆشیال میدیاکانە ئەگەر سەیری وڵاتانکەی هەموو وڵاتێک کۆمەڵی تایبەتمەندی هەیە ئافرەتی کورد لەم ساڵانەی ئەخیر لە سۆشیال میدیایە ڕەنگانەوەیەکی زۆر جیاوازی هەبوو کوێستان خان ئەم دێ لەسەر بسپۆریاتەژی باڤین و سەر ئایتیە بخۆما مستازانینگە هەی ئەڤروکە دتەوەری بەرنامەمەدا ئەم دێ لەسەر ڕوڵێ تەکنۆلۆژیایە دخۆڵکاندنا پرزگرێکان مشکیلیاندا دناو عایلێ دناو جوواکیدا باغبین بسپۆریاتە بخۆ ئایتیە ئەم دەزدەتر لەسەر یاسا و ڕێنما ئاغڤین کاچەند هاریکار بوونە بۆ نەخۆڵقاندنێ و ڕێگیریکردنێ ژوان پرزگرێکان دناو ماڵباتێدا و جوواکیدا ئەو پرسەکە دوور و درێژە ئەمژماڵەتە دەردکەوین لەسەر وێ بهورگلیت ئاغڤین لە سلێمانیە ژنێکێک کاندید هەیە کو لەسەر لیستا پارتیە ئەس حەزکەم بە کورتاسی لەسەر زەحمەتیان تو هەندێک باغوی بۆ ژنێکێ کو لەسەر لیستا پارتیە لە سلێمانیە ممکنە هەندێک پرزگرێک وەکی ژن بوو دەبێنە پێش ئەو چنە طبعا تەکنەلۆژیا وەکو ئیعلام شمشێرێکی دووسەریە توانێت بتبڕێەوە توانێت بەرەو پێشچوونی بێت تەکنەلۆژیا لە وڵاتی ئێمە بەڕاستی بەخراپ بەکارهێنراوە ئەبینین لە وەختی ئینتیخاباتەکە ئەو سوکایەتیانی بە ئافرەتەکرێ بڕۆ لە دوێنێ و لە پێرەوە سێریکە کاندید بەستەن هاوەستاوە لە تەنیشت یەکێک لە مەسەرەن هەواڵەکانی کاندیدێکی کردویانە بە مۆزۆعێکی گەورە خۆی تەکنۆلۆژیا لە ناو عالەمە ئێستا ئەزمەیەکی خوڵقان و ئەزمەی زانیاری ئەم زانیاری چۆن بەکار
بەکارهێن لە وڵاتە پێشکەوتوەکانە ئیجابوتە هیچ مشکلایك لەوان چێ بووە خلالی وێ حمڵاتی خەڵاتە حتمما تەشهیر سوکایەتیکردن کۆمنتی خراپن شتی ناشایستە بەکارێن کەواتە ئەم دێ لە سەروی ئاغڤین کە ساوڕێن مایە چەند خزمەتە ژنێ تایبەت کردە مجتەمەعێمەدا ئەری کەسێک هەیەوان لەنە سزا بدەیەک و تەشوی هەیە بناوی ژنێتکیان بنا سوسیال مدە ئەم دێ لە سەروان پرسە باغن بەس خوشکاتەیە لێرێ ئەم حەسکەین هەندێک وێژی بدەینە ئاخەفتن ئەگەر دەستیرەتە بیتن زۆر سپاس خانم تو چی بەحسی خوشکە خۆ بمە بکەی تەماسترە خوشکێکۆ چاوایە بووتە کوێستان خوشکی گەورەمانە لێرە ئێمە لە ماڵەوە توان بڵم ڕۆڵێکی وەکو دایکی بینیوە هەمیشە بە تایبەتی ئێستا کە ئێمە بەشی زۆری خوشک و براکان لە دەروی وڵاتە ژین لەبەرەوە هەمیشە هەر کوێستان بۆ دایما ئەگەر کارێک شتێکمان هەبوو بێ لە پێش هەموو شتێکەوە بۆ کوێستانمان نووسیوە چکە کوێستانە و کەسە بۆ کە دایمە توانیوێتی کێشە چارەسەرکار بێ بۆ ئێمە یا دایمە پرس و ڕامان پێکردووە لە هەر هەموو شتێکە لەبەرەوە کوێستان هەر خوشکێکی گەورە نییە بۆ ئێم کوێستانوەکو دایکمان وایە ئێمە هەر هەمومان ئەو نمونەیەکی گەورەیە بۆ ئێمە لە خێزانەکەیە سەرڕای وەیەکی کارێ ماڵێ کارێ دەرڤە مەسئولیەت ئەو قورسایی بربەستێن لە جڤاکیژی هەوڵ دەدەتوانجی دەرباسکەش خوا ئەو کارێکی گەلێک زەحمەتە قوربانی دێن زێدە مەزن دەبێن دوێ مەسەلێدا کوێستان خانم ژماڵەتە دەردکەوین تدبینە ناف کار و خەباتەتە لەسەر بسپوریەتت ئاغوینایتی هەروەها دێ لەسەر یاسا و ڕێنما ئاباغوین ji bo teknolojiyayê sosyal medyayê ka çend bûye eger di xulqandina pirsgirêk û arîşandina malbat û civakî de û divê çi bêtekirin em ji malê derdkevîn hêjayan hûn jî me bişopînin di jin û helbijartin de em ê li ser yasa û rênmaya wan tiştên ku gerek ê bênekirin baxivin هێژان di komalgehê me yê Kurdewarî da gelek cara jin rastî berbest û gîr û giriftan tê. Gelek cara jî ji ber nepêşkeftin û moderniyeta civakî ye, gelek car jî ji ber tênegehiştinê li ser jinê. Ew jin tûşî astengiya tê, rêl wê tênegirtin, her çend jin hawil jî dide ser wan berbesta bikevîn, wan pirsgirêkan nehêlîn. Ber bi pêşkeftinê ve biçît lê komalge zor caran, gelek caran rêgiriyê dike. Em li ser teknolojiyayê daxivîn û bandora wê li ser jinê û li ser komalgehê bigiştî jin çawa dişêt xwe ji wan berbest û wan mişkîleya xelas bike çend şarazayek li vê derê ne weke rojname nivîsek herweha şarazayek di buwarê IT de herweha komalnasek destpêkê me wista ji te pirsiyar bikem jin di nav komalgehê Kurdewarî da ku pêşketineke zêde di hemî buwaran da bi xwe de nedîtiye çawa dişêtin xwe biparêzîtin بەداخەوە کۆمەڵگای ئێمە متەئسیرە یان کاریگەرە لەسەر هەندێک کاڵچەر کولتوری کە بەداخەوە بربەستێکی گەورەیە لە بەردەم ئافرەتانی ئێمە بۆ ئەوەی کە دەرکەون چ لە میدیا و چ لە کایەکانی سیاسی و ڕۆشنبیری تەنانەت لە مەجای ینی لەناو کۆمەڵگایە وەکو کەسایەتیکی کۆمەڵایەتیش ئەمانە بوونە تەواوکارێکی نێگەتیڤ لەسەر تەواوی کۆمەڵگا کە ڕێگرن لە بەردەم ئافرەتانی ئێمە هەرچەندە بەپێی قۆناغەکانی مێژووە گە تەماشا بکەین ئافرەتانی ئێمە قۆناغ بە قۆناغ خەنگاوی ناوە بۆی کە چ کۆمەڵگا لی تێگەیشتووە تا ڕادەیەک چ ئافرەتان بۆ خۆیان توانیویانە خۆیان بسەپێنیان خۆیان دەربخەن gelek spas Sîverxan tu wekî bi sporek di IT da jin çawa dişêtin xwe ji wan rêgirî û berbest û wan muşkîlên di rêya teknolojiyayê bigiştî sosyal medyayê bi taybetî xwe parêzîtin heta nebîte qurbanî çi biket بەڵێ خاتون لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە زەمان گۆڕا بەڵام عقلێتی کۆمەلگاکەمان ئێشتا بەو جۆرە نەگۆڕاوە کە خۆمان ئەمانوێت ئافرەت ئەوێت لەبەر ئەوە ئەگەر ئافرەتانمان خانمانمان بیانەوێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان یان لە دەرەوە زۆر بە ئاسایی و زۆر بە مرتاحی خۆیان ژیانی خۆیان بکەن و هەر شتێکی خۆیان بیانە بیکەن
پێویستە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە بواری ئایتی و ئەو ڕوانەوە پێویستە سکیوریتێکی باش بەکاربێنن بەپێی ئەو ڕێنمایانی کە ئەیانەوێت بەکاری بێنن و دروستی بکەن و ئەگەر خۆشیان نیانتوانیان حەزیان کرد کۆمەڵێکمان هەیە لەو بارە زۆر زیرەک نین بەڵام بتوانن هاوکاری بکرێن لە لایەکێکی ترەوە لە لای شخصێکەوە کە بتوانێت زانیاری زیاتری پێ بوو ئەو شتانیان بۆ بەکاربێنێت لەسەر وێ پرسێ ئەس حەست کەم دگەل خانمە چاوان باغ بم وەکی ڕۆژنامە نویسێک خاتن سیڤەر بەحسێ نەهوشیاریەت کەتن گاوا نەهوشیاری نەزەڵالی هەبیتن مشکلە زیاتر دەبن gelek cara jin dibîte qurbanî û bi taybet di nav mujtemeyê me de ku çavê zêdehiya xelkê li ser liv û tevgerê jinê ye ka çi xeletiyekê bike çi şaşiyekê bike çawa xelet bikarîne te bi xwe dîtine wekî rojnama nivîsek ku jin bibîte qurbaniyê xirab bikarînana sosyal medyayê ئیمان خان لە هەر کۆمەڵگایەکە وشاری کۆمەڵایەتی سست و لاواز بوو چاوەڕێی کارەساتی زۆر و معاناتی زۆر و بەرێکەوتنی زۆر لە کۆمەڵگایە کرێ جا پێشکەوتنی کۆمەڵگاش بە تۆڕەکانی ئینتەرنێت و فەیسبوک و ئەو کەناڵانە نییە کە لە کۆمەڵگایە یانە ئارا بەقەت ئەوەی کە وشیاری کۆمەڵگایەتی لە ڕووی پەروەردەیی چۆنێتی بەکارهێنانی ئەو شتە تازانە و شتێنوانی کە هێنە کۆمەڵگاوە بەکار بهێندێن و لە ڕێی پەروەردەوە ئێمە زۆرمان بینیەوە لەو ئافرەتانی کە بوونەتە قوربانی کۆمەڵگا لە سەرەتا بینیمان لە ڕووی سیاسیەوە یەکجار تەسیری زۆری لە ئافرەت کرد کە ئافرەتێکی زۆر بوونەمای ئەوەی کە تەشیر و سوکایەتی و ناو زڕاندنیان ڕوبەڕووبێتەوە دوایش هاتە سەر ئاستی کەسایەتی ڕاگەیاندە کارەکان و دواتر کەسایەتی هەتا ئێستا هاتوتە ناو کۆمەڵگاشەوە ینی ئەبینین جاری وایە لە ڕێگەی خەڵکی ئاسایی باڵێ لە ناو خەڵکی ئاساییشە لە ماوەی ڕابردووە هەر لە ماوەی ڕابردوویەکی نزیکا بینیمان چەندەها ئافرەت بوون بە قوربانی هەتا خۆکوشتنی ئافرەتی لێکەوتەوە کوشتنی ئافرەتی چەند جار لێکەوتوتەوە جاری وا هەیە کەسێک ئەبێتە تێکدانی ئەبێتەوە مای تێکدانی عیلێکی گەورە لە ڕووی ئەو تەکنۆلۆژیا و ئەو شتانی کە ئێستا لە کۆمەڵگایە بەردەست و بەکارهێنن بە شێوەیەکی نادروست بەێ بینەرین ژن و هەلبژارتن دەبێت جواتەمەدا دەروون ناسێک ژیە هەیە ئەگەر جوواکێکیدا ئەو قاز ژن بێنە کوشتن ئەو قاس قوربانی دەرێن تەکنۆلۆژیای سۆشیال مەدیای ژن بن چ باندورەکێ لەسەر پسکۆلۆژی دەروونە ژنێ بگشتی چێتکەتە بەڵێ هەڵبەت ئەمە لەوە سەرچاوە گرێت کە بڵێن خوێندنەوە بۆ شارستانێتی کۆمەلگا کرێت شارستانێتی کۆمەلگات کاتێ خوێندنەوەی بۆ کرا پێویستی بەوە هەیە کۆمەڵێک ئەزمون لە بەردەسا بێ کۆمەڵێک ئەزمون کە لە بەردەسا بێ بۆی بنیادنانی کەسایەتی تاکی ئەو کۆمەلگەیەوە مەزمونانە خولقاون بنیادنانی کەسایەتی تاکی هەر کۆمەلگەیەکیش پەیوەستە بەلایانی پەروەردەکردن و بەلایانی تەربیەی سایکۆلۆجی ئەو کەسایەتیە کە لەو کۆمەلگەیە پەروەردە بووە کوێستان خان ما نەرینن بسپۆرە ji gelek aliyan divê civatê da wergirtin yanî me guê bîst bûn li perlemanê tu hes dikey li ser çi şûl bike yan tu dê li ser çi şûlkê planê te çi ye heta ew pirsgirêkên henê ji nebîte qurbanî û ew karê tu jê bikey tu bi tena serê xwe tu bi tinê dê şêy bikey طبعا گۆڕانکاری لە عقلێتی کۆمەلگایە پرۆسەیەکی درێژخایەنە پێویستە کا ژینگەی بۆ ئامادەکەی یەکێ لەو شتانی کە زۆر گرنگە ئامادەکی لە ڕووی یاساییەوە و لە ڕووی کولتوریەوە لە ڕووی یاسایە تۆتوانی کۆمەڵێ یاسا بخەیتە گەڕ بۆ ئەوەی بربەست بێت لە ئاستی ئەوەی کە ئەم کەسانی کە سوسیال میدیا بەکارهێنن بە دژایەتیکردنی ئافرەت عقابێکی سزایەکی وایان هەبێ کە بتوانێت ڕێگریکە بەڵام لە حاڵەتێکی ترا هەیە تەنانەت لە عالەمیشە مامەڵەکردن لە سۆشیال میدیا کۆمەڵی کێشە و گرفتی دروست کردووە لە وڵاتە پێشکەوتۆکانە چیان کردووە چۆن تەلەبە لە سەرەتای خوێندنیە لەگەڵ دەروانەکانیە دەرسێکی تری هەیە مامەڵەکردن لەگەڵ زانیاریە بۆ ئەوەی ڕۆشنبیری بۆ ئەوەی ڕۆشنبیری گۆڕانکاری لە سیستەمی پەروەردە هاوشان لەگەڵ کۆمەڵی یاساییە هاوشان لەگەڵ ئیعلامە ئەمانە هاوتەریب ئەبێ بیخێتە کۆمەلگاوە بۆی گۆڕانکاری دروستکات چونکە ئەمە پرۆسەیەکە تاگلایەنە نییە تەنها بە یاسا لە پەرلەمانە چارەسەر ناکرێت بە عقلێت گۆڕانکاری لە عقلێت چارەسەر بێ ئەمەش ئیعلام زۆر ڕۆلی کاریگەری هەیە سیستەمی پەروەردە زۆر ڕۆلی کاریگەریە ئەتو چ دەکەی لە پەرلەمان لەسەر ئەمانە
ئەو یاسایانە بەرجەستە ئەەکەین کە بە تایبەتی کار لەسەرەوەکە کە سوکایەتی بەکار طبعاً ئەمە ئەگەڕێنینەوە بۆ نەبوونی دەوڵەت هەر وڵاتێک دەوڵەتی تیانە بوو نەبوونی دەوڵەت تەنها کار لە سیستەمی سیاسی ناکە کار لە سیستەمی تاکیشەکە چونکە بۆ نمونە ئەو وڵاتانی کە دەوڵەتن سیادەیان هەیە ئەمە کە سیادە هەیە قەمەسناعیە ئەم قەمەسناڵە وڵاتەکە بەرپرسە ئەمە چۆن بە سیستەماتیک بکە ئێمە بە سیستەمی ئەلکترۆنی لە وڵاتی ئێمە سیستەماتیک نییە هەمووی کەرتی تایبەتە بە ئاراستەی ڕەبحێکی مادی ئەڕوا بەڕێوە ئەرکی سەرشانی پەرلەمانە لێکۆڵینەوەی جددی بکە بۆ گۆڕانکاریەکان لەناو کۆمەلگا لەناو ئەم گۆڕانکاریانە بەپێی ئەم گۆڕانکاریانی کە لە سوۆسیال میدیا هەیە یاسای دەرکەی ڕێکی خەیتەوە بە یاسا بربەست لە کۆمەڵێ شتەکەی بەڵام لە هەمان کاتیژە ئەبێ کۆمەڵشتی کللتوری لە زەهنی خەڵکە بگۆڕێ ئێستا سەریکە کۆمەڵە کاندیدا ئافرەتەکانمان هەیە ئەوەنەی فۆکس ینی سوکایەتی بە ئافرەتەکانەوە هەیە بە پیاوە کاندیدەکانەوە نییە ئەوە بڕاستیژی شێوازی کللتوری عقلێتە ئەبێ گۆڕانکاری بەسەرابێ ئەگەر ئەم بەسێ پرسگرێکە بکەنج خۆ گەلێکن ئەم دژن و هەڵبژارتندا لە ڕێ چارەیانژی دیگەڕین ڕاستی ئەم پرۆژێتەژی دیارتکەین کاڕێ چارەیەن تە چنە ji بۆ وێ مەسەلێ هێژایان ژن و هەڵبژارتن لە سلێمانیە بەردەوام دکە. بەێ هێژان کوێستانخانێ di çarçoveya nîqaşên me yên pêşnihada gotî yasa neşêtin bi tenê kontrola kuştin û wan muşkilên bûjina dixulqin dirêya sosyal medyayê de ku gelek caran li welatê me dibine sebebê kuştina jinan rêgiriyê biketin. Ez ji parêzer kawa dipirsim. Eger yasa bi tenê neşêtin rêgiriyê bike çi dişêt mane؟ یاسا دەتوانێت ئەوەی کە هەیە شتێکی کەمە ئێستا لە چوارچەوەی یاسا باسکراوە لە مادەی 434 بە تەحدید باسی ناوزڕاندن و ئەو بابەتانە کراوە کە دەبنە جەریمەوە چوارچەوەشی بۆ داناوە سزای داناوە بە حەفز کە لە ساڵێک کەمتر نییە و هەروەها بە غەرامەش و هەندێک جار بەلایەکیان وەرەگیرێ بەڵام لەگەڵ ئەوەشا پێویستە ئەم یاسایە جارێکی تر ئەو بەڕێزانە لە پەرلەمانی کوردستان چی کوێستانخان و چی هەواڵەکانی ئەو بەڕێزانی کاتژنەوێت پێویستە ئەو یاسایە جارێکی تر تەفعیل بکرێتەوە بەرکار بکرێتەوە و تعدیلێک بکرێت تەجدیدی عقوبەی بۆ بکرێت تەجدیدی عقوبە بکرێت چونکە زۆر جار کەسانێک ڕەنگە بۆکو پێویست یان چۆن بڵێ گرنگی بە عقوبەکە نەدەن یا عقوبەکە بەلایەنەوە زۆر مهم نەبێت دووەکی پارێزەرێک حتانۆکە لە کوردستانê me yasayek nîne bi navê parastina bikarhênerên sosyal medyayê wan kesên ku dibine qurbanî yasayek hebe wan biparêzîtin ji hemû rûyan ve eger yasayek hebe dê bikare wan biparêze ji xwe di esl û esas de yasayek nîne tu behsê huşyariyet kê eger yasa nebî huşyarî çawa hebe من مەبەستم ئەوەیە ئەو یاسایی کە تایبەت بە سۆسیال میدیای هەتا ئێستا بەرکار نییەوە لە ئارادا نییە ئەمە بابەتێکە وەکو باسم کە لە سەرەتاوە ئەو بەڕێزانێک لە چنە پەرلەمانی کوردستان پێویستە زۆر یاسای تریشەیەکە تا ئێستا پرۆژەیان لەسەر ئامادە نەکردو و هیچ ئامادەکاریێکیان بۆ نەکردووە حتا ئەوانەی پێشوش دەورەکانی پێشوش پێویستە ئەم یاسایش کە جنابەت باسیەکە یا ئەو پرۆژەیە ئامادە بکرێت لە پەرلەمان کاری لەسەر بکرێت کوێستانخان بەحسێ یاسایەت کەین کول کوردستانە یاسایەک نینە کو وان کەسان بپارێزیتن یەن کو سوسیال مەدیای بکارتێنن یاسایەک نینە وان کەسێن دبنە قوربانی ئەرک و مافێن وان بپارێزیتن هەروەها یاسایەک نینە کو ئەو کەسێن دبنە سەبەبێ تەشویها کەسێ بەرامبەر وانجی سزا بدەت عقوبە بکەتن تو لە پەرلەمان بتەنا سەرێخوا دێ بکاری وان پرۆژە یاسایان دەرباس بکەی ئەمە ئاماژە بۆ بم فەرق هەیە لە بینی دەستور مادە دەستوریەکان و لەگەڵ یاسایە دوشتی یەک جودان ئێمە لە هەرێمی کوردستانە تا ئێستا پرۆژەی دەستورمان هەیە دەستوری هەمیشەیمان نییە بۆیە هەنگاوی ئایندەی تشکیلکردنی پەرلەمان ئەبێ ئەم پرۆژە دەستورە بکە بە دەستوری هەمیشەی لە ناو دەستوری هەمیشەیە ئەو یاسایانە ئەو مادە دەستوریانە فەرەهەمکە کە ببێت بە یاسا ببێ بە یاسا بۆ ئەوەی کۆنتترۆل و کۆمەڵی سزادانێ بۆ ئەو کەسانەی کە خراپ بەکارێنی کەواتە سببی ڕئیسەکەی ئێمە تا ئێستا پرۆژە دەستوریمان هەیە دەستوری هەمیشەیمان نییە ئەم دەستوری هەمیشەیە ئەبێ بکەی بە دەستوری هەمیشەیە لە ناو دەستوری هەمیشەیە کۆمەڵێ یاسادەر بکرێت ئەوە چکە ئیشی پەرلەمان مادە دەستوریەکانە بەێ کوێستانخان ئەو تشتێت توژت بێژی هاتنە تهدیدکردن مشکلە سەدەمێن وێنجی هاتنە زانین gelek cara jin gava bixwe daxwaza proje yasayekî hin rênmayên taze diketin dewr û berê wê kemerin yan komalgeye
تقبله وی آخفتنی وی گوتنی وی داخازا جنیناکن تو که جنک در پارلمان دا اگر ها تو در باس بوی ده بکاری لسر وی خباته بکی وان مشكلة حل بك يانا دائما وتومانا إيما أجر بوين بأندام برلمان أبي خواستي خلقك بكن بياسا خواستی خەڵکەکە ئێمە خەڵکەکە بە تایبەتی ئافرەت خواستی زۆرە ئەوێ ژینگەیەکی یەکسانی بێتون و تیژی بۆ بخڵقێ ئەم ژینگەیە یەکێ لە سەبەبەکانی کە بتوانانی بخڵقێنی یاساکانە کەواتە ئەبێ ئەو یاسایانە فراهەم کێ کە ئافرەت لە هەموو شێوازەکانی تون و تیژی ئەپارێزێ ئێمە تەنها تون و تیژیمان نییە هەر کوشتن بێ لە ناو یاساکانە کاکاوەلەوە تێ باشتر شارەزا بێ بۆ حکمی پسپۆری لە مادەی قانونیەکانی حسزادانی عێراقیە بۆ نمونە وتێتی ئەمە کوشتن و ئەمە سوکایەتی و ئەوە تەشیر هەمە هەندێک شتی بۆ داناوە بەڵام ئێمە کاکە تونوتیژی دەرونیمان هەیە کە یەکێک لە هۆکارەکانی سوسیال میدیایە بەکارهێنێ ئافرەتمانی خۆی ئەکوژێ لە بەروی لە ڕووی سوسیال میدیا باشە تە پێش ئاخفنێت خۆدا گوتی یاسا بتنێ نەشێتن ڕێگریە بکات کۆنتترۆلێ بکات ناچ دەبێش من ناڵێم یاسا ئەبێ یاسا هاوتەری بێ لەگەڵ ڕۆشنبیرەوەی کۆمەلگا و لەگەڵ سیستەمی پەروەردە و لەگەڵ فشاری کۆمەلگای کۆمەلگای مەدەنی و لەگەڵ ئیعلامە ئەمانە هاوتەری ئەبێ هاوشانی یەک لە یەک مستەوا کار بکەن بۆی گۆڕانکاری لە عقلێتا دروستکەن بۆی بتوانی ژینگەیەکی یەکسانی بێتون و توش بێنی تەکار gelek spas mamostakawe hêjan em li ser qurbanî derên jin axivîn em di jin û helbijartin da kesekê ji boîtînin serekranê wê bidin axiftin ew bi xwe behsê tecrübeya xwe bike ka wê çawa bûye qurbaniya bikarînana xirab ya sosyal medyayê kerem هێژان li Kurdistanê me bi sedan hezaran kiçên hey yê ku bûyne qurbaniyên sosyal medyayê û teknolojiyayê lê wan bi sedan hezaran kiça derfeta yek qese yek gotinê jî li ser ekranê bi rûyê rojnamevanan danîne anha kiçek li vê derê ew bûye qurbaniya sosyal medyayê ez hes dikim weke jin û helbijartin tu behsê çi rû bixwe me bikî çi bi serê dihat من وەکو یەکێک لە کچانی کۆمەلگای کوردەواری و قوربانیانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەلەبەی زانکۆ بووم و کۆمەڵێک هاوڕێم هەبوو بەڵام لە ناویانە نازانم کێ و چۆنە و من یەکێک ملانەوە ئەبێ سەدانی وەکو منیش هەبێت هەر بەو جۆرە و هەر ڕەفیقەکانی خۆشم کچەکان کوڕەکانی تر تێکەڵیان ئەکردین و ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەیە فەیسبوک و ئینستاگرام و ئەم شتانیان دروستە کرد بە ناوی ئێمەوە لەگەڵ ئەوەیە بە ناوی من قسەیان ئەکرد ئەیانم فڵان کەسم شتی نەشیاویان ئەنار بۆ یەکتری ئەیان نار بۆ ئەوانەی تر بە ناوی منەوە ئەیانوت من فڵان کەسم ئەمەیە قسە و لەگەڵکەم ئەمەیە کۆمەڵە عیلاقە دروستکەم لەگەڵ تا و دوایی هات بۆ منی نارد هەر بە هەمان فەیسبوک بۆ منی ئەنارد من فڵان کەسم خۆی کرد بە ڕەفیقێکی ترم بۆی یەکتریمان یعنی هەمومان با بە شەڕایان هەمومان تووشی یەکتری کە غەڵت لەناو هەمومان بڵاوکاتەوە وتی لە فەیسبوک ئەو فەیسبوکەی فەیکەی کە دروستی کردبوو بەوە ناردی بۆ من وتی من فڵان کەسم ئەمێت قسەت لەگەڵکەم چیت بۆتەکەم بەس تۆ کارمەکە چیت من بۆتەکەم بەس تۆ هاتوچۆی کۆمەڵێک کەس مەکە لەگەڵ کۆمەڵێک کەسان مەگەڕێ ئێوتم نیازی تۆ چییە لەوەیە وتی هیچ تەنها ئەمێت لەگەڵ تا تێکەڵ بم چیت ئەوێ لە دنیاە بۆتەکەم بە پارە بە هەر شتێک ئەتەوە بۆتەکەم منیش هەرمون ناو نابێ و ئەمانە سێرەکەم شتی نەشیایی بۆ ناردم لەگەڵ ئەوەیە تادیدیە کردم بە ڕسمەکان ئەو ڕسمانێکە لە گروپاتە ئەمانگرد لە جامیع و ئەوانە ئەوانەی ڕاکێشا و بەنای منەوە ئەیخستە سەر فەیسبوکەکەی ئەچوو بۆ خەڵکی تریە نرد بۆ ڕەفیقەکانی منیە نرد بۆ کەسوکاری منیە نرد ئەوی من فڵان کەسم یەڵا شتی ناشرینی ئەنار بۆیان ئیتر لەسەر ئەوە کێشێکی گەورەی زۆر گەورە بۆ من دروست بوو کەوتە حاڵەتی کوشتنەوە هێژان ئەوەمە گوه لێگرتی کەسێکی زیندیە و ئەو کچە هەنێ بووە قوربانیە سوسیال مەدیایە دەبکو حتا ڕۆژێکی ئەو کچە هەنێ ساخەژی ئەو باندۆر لەسەر پسکۆلۆجیاوێ لەسەر پەیوەندیان ماڵباتی و جیواکی هەتا کەسیژی دروست کردن ئەvە یەکێ جوان لێ بە سەدان هزارێ دن لەوێ کۆمەڵگەیە هەنە کو خراپ ناوێوان تێتە بکارانین و تەشویها سمعەت و کەرامەتەوان تێتەکردن لەگەر یاسا و ڕێنمە هەبن وان کەسان سزا بدەن دەبکو کەسێن وساژی نەبنە قوربان
کوێستان خان ئەڤروکە بدرێژە هەیە ڕۆژێ دۆڤداچوونەمەیە ڕۆژنەمەوانی دگەشتەمەدا تو گەلمەدا بووی مەگەلێک ئینساندا ناخفتن دپسپۆریەن جدادا هەروەها قوربانی دەرژیمەدا ناخفتن کتب چییە پەرلەمان دێت چ بکەی و چما خەلک دەنگی خۆ بدەتێتە طبعا لەسەرەتا لە قسەی فەیلسوفێک دەست پێەکەم کاتێک کاڵێ ئەگەر چوومە وڵاتێک یان کۆمەلگایەک سەیری بیناکانی ناکەم چەند بەرزە سەیری ئەوەکەم وەزعی ئافرەتی چۆنە هەج ئەو کۆمەلگایەک وەزعی ئافرەتی تایە تەندروست بوو باش بوو یعنی ئەو کۆمەلگایەک پێشکەوتووە چونکە ئافرەتە بنەمای پێشکەوتنی کۆمەلگاکان ئافرەتە ئەبێ تەبین بنەمای گۆڕانکاریەکان بۆیە لە پەرلەمانە یەکێک لەو شتانی کە واجبی خۆم ێزانم و کوڕەگەزی مەینە کاری لەسەرکەم ژینگەیەکی بێتون و تیژی یەکسان کە دەرفەتی یەکسان بۆ مرۆڤەکان هەمووی وەکو یەکسیر کرێ چونکە مەوزۆی تون و تیژەکان بە هەموو نەوعەکانەوە چەند ئافرەتەکا بە قوربانی دوو ئەوەندە پیاویژەکا بە قوربانی یعنی لێرەیە تەنها ئافرەت قوربانی ئەم سوۆسیال میدیانێ پیاویش هەر قوربانی سوۆسیال میدیا کەواتە ئەبێ ژینگەیەک بخڵقێنین لەم ژینگەیە بە یاسا شتەکان هەمووی ڕێک بخرێ کە هیچ شتێک هەموو شتێک سیستەماتیک بکرێت و تیژیتیانە بێت. دووداچوونە خۆیان ڕۆژنەماوانی ئەڤروکە دە بەرنامەی ژن و هەڵبژارتندا لە سلێمانیە مەبداویانی گەهشتن دەرەنجامێکی کو ئەوژی ئەوە دەوێ یاسایەک هەبە وان کەسان سزا بدە یەن کو هەوڵە تەشویها کەسێ هەم بەرددەن ئەو یاساژی دەبێ بە پراکتیک بە نەتەنێ بە قەسە و گوتن بە هوشیاریە جوواکی لە ئالیەکردن گوگەلە گرنگە بە تایبەت هوشیاریە تاکە کەسی ji bo wan kesên bikarînerên teknolojiyayê û taybet sosyal medyayê ne. Jin helbijatin Evrûke li Silêmaniyê bûye bernamekê taybet li ser teknolojiya îne ser ekranê. Plan û projeyên wê kandîdê ji bo eşkera kirin ku baweriya hewestan êdî hûn biryar didin ka hûnê dengê xwe bidin kê. Rojekê din dîsal hemberî hewane li derekê din. Şad.